سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پر پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ساڵیادی کەناڵی ئاسمانی پێیام دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ڕای بەرپرسی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر کەناڵی ئاسمانی پێیام چییە؟ ئایا کەناڵی ئاسمانی پێیام توانیوێتی ئایدیا و فکری کۆمەڵی ئیسلامی هەروەها هەڵوێستەکانی بەجەماوە بگەێنێت؟ ڕاو پێشنیاری بەرپرسی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ساڵی ئایندەی کارکردنی ئەم کەناڵە چییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بنای خۆی گەورە هەڵبەتە کەناڵی ئاسمانی پێیام یەکێک بوو لە دەستکەوتە گەورەکانی کە کۆمەڵی ئیسلامی بە جورئەتەوە هەنگاوی بۆ ناودای مەزران لە زەمانێکا کە بەڕاستی خەڵکێک پێی وابوو خەڵکانێک کە متەمەسکن یاخود دەستگیرن بە ئاینەوە یاخود بە دەقێکی شەرعیەوە ناتوانن جورئەتکەن کەناڵێکی ئاوا مەدەنی دامەزن بە پێچەوانەوە کە ئیسلام خۆی لەگەڵ دامەزرانی دەوڵەتێکی مەدەنیە کاروباری سیاسی و ئیعلامی و هەموو ئەو کاروبارانە جێگەی خۆی کردێتەوە لە ناو ئاینەکەمانە. بۆیە کەناڵی ئاسمانی پێیام بەڕاستی خۆی بۆ خۆی دامەزاندنی فەراقێکی گەورەی پڕکردەوە لە ڕابوونی ئیسلامی کوردستانە. سەبارەت بە ساڵیادی دامەزانی بەڕاستی جێی خۆیەتی کە سپاسی تایبەتی یەکە بە یەکی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیام بکەین هەر لە بەرەوبەرەوە بۆ ستاف و کارمەندانی سەر کامێرا و پشتی کامێرا بۆ بەرنامەکان هەموو ئەو کەسانی کە بەشدارن لە بەڕێوەبردنی ئەو کەناڵەیە چونکە بەڕاستی لەم قەیرانە داراییە پێیام دوو جار ئابلوقی ئابووری لەسرە. هەموو کەسێک هەموو کارمەندێک لە پێیام کارەکە هاوڕەکانیان لە کەناڵەکانی کە بە دوو قات و سێ قاتی ئەو پارەی کە وەریەگرن لە شوێنی کە دەستیانەکەوێت. ئەمە لەلایەک لەلای کەشەوە کە خۆی خودی کۆمەڵی ئیسلامیش کە تەمویل و پاڵپشتی کەناڵەکەیە دیسانەوە هەموو ئابلوقێکی گەورە لەسەر کۆمەڵی ئیسلامیە. بۆیە ئەوەش خۆی بۆ خۆی هۆکارێکترە کە نەتوانێت بە تەواوی پاڵپشتێکی مادی بە خۆت بێ بۆ کەناڵی ئاسمانی پێیام. سەبارەت بە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پێیام پیرۆزبایی تایبەتم هەیە هەم بۆ کەسی یەکەم لەسەر ئاستی تۆڕی میدیایی کۆمەڵ و بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پێیام و کارمەندە بەڕێزەکان بەگشتی پیرۆزبایان لێ دەکەم و پیرۆزبایی لە هاوڵاتیانیش دەکەم کە پێیام ئەوەندە ساڵە لە خزمەت ئەواندا کاری کردووە و توانیوێتی پەیامی خۆی بەڕاشکاوانە بگەێنێ و ئەوەی کە زۆر گرنگە لە لای من ئەوەیە کە پەیام توانیوێتی هەم پەیامی خەڵک بەدەسەڵات بگەێنێ هەم پەیام و ڕاو بۆچوونی دڵسۆزان و خەمخۆرانی هاوڵاتیان لە ڕۆشنبیران لە شارەزایان بەدەسەڵات و بە خەڵکیش بگەێنێ وەکو پردێک لەو نێوەندەدا. سەرەتا پیرۆزبایەکی گەرم ئاراستەی بەرپرس و ستاف و کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیام دەکەم بە بۆنەی دەست پێنانیان لە نێو دە ساڵی تەمەنیانە داواکارم لە خوای پەروەردگار کە بەردەوامیان پێبەخشێ. کەناڵی ئاسمانی پێیام توانی لە ماوەیەکی کەمدا بەو بودجە دارایەی کەمەی کە لە بەردەستیدا بوو توانی لە نێو ئەو هەموو کەناڵانەی کە پشتگیرێکی تەواوی مادی و معنەویان هەبوو ئەتوانم بڵێم لە سەر قوتی خەڵک کە هەندێکیان هەر حکوومەت داعمی تایبەتی بۆ ئەکرا و پارەی تایبەتیان بۆ تەرخان کردبوون توانی لە ماوەیەکی کەمدا لەنێو ئەو هەموو کەناڵانەدا ببێتە کەناڵێکی نمونەیی متمانە پێکراوی ناو جەماوەر کە بەڕاستی خەڵک ئومێدی ئەوەی لێکرد کە لەگەڵ دروشمەکەی خۆیان ڕاستی و ڕاشکاوی هەموو ئەو ئەحداثانی کە هەیە وەکو خۆی بیگەێنێتە جەماوەر و وەکو خۆی پێشانی جەماوەری بدا و کاتێکی زۆری کەناڵەکە تەرخان کرا بۆ ئەوەی کە بە پشتگیریکردنی جەماوەر و بە داکۆچیکردن لە مافەکانیان و بە هەوڵدان بۆ بە سزاگەیاندنی گەندەڵکاران و ستەمکاران و ئەوانەی کە قۆرەخکاریان کردووە لە دەسەڵاتە بەڕاستی بەم هەنگاوانەی کەناڵی پەیام توانی جێی خۆی لە نێو دڵی جەماوەردا بکاتەوە بێتە پێشەنجی ئەو کەناڵانەی کە لەگەڵ دروشمەکانی خۆیاندا ڕاست بوون
و توانیان لە هەموو ئەحداثانی کە لە هەرێمی کوردستانە ڕوویدا پشتگیری جەماوەر بکەن، داکۆچیکارێکی سەرسەخت بن لە مافەکانیان و بەو هۆکارەش بەو پاڵنەرەش وای لە پەیامی کەناڵی ئاسمانی پەیام کرد کە هەردەم ئەو ئەحداثانی کە هەیە وەکو خۆی بیجێڕێتەوە، وەکو خۆی بگەێنێتە جەماوەر، ئەگەر زۆر جار ینی ئەگەر سلبیاتشی هەبێ بۆ خودی کەناڵەکە یا بۆ ئەو باگراوندە حیزبێکە لە پشتی ئەو کەناڵەوە هەیە کە کۆمەڵی ئیسلامیە، بەڵام ئەمان وەکو خۆیان گەیاندویانە کە ئەمەش بەڕاستی ڕازگۆییە لەگەڵ ئەو دروشمەی کە هەڵی کردووە بەڕاستی و ڕاشکاوی کە چی هەیە وەکو خۆی بیگەێنە. بۆیە جێگەی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکرێ، ئەرک و جوهد و ماندووبوونی کادر و ئەندامانی بەرز بنرخێنرێ، بەڕاستی جێی خۆیەتی کە بە کادرانی بڵین پەیامی ئێستا هەوڵ و کۆشش و ماندووبوونی ئێوە گەیاندوێتی ئێستا، بۆیە جێگای تەقدیر و ڕێزن بەڕاستی و هیواداریشم لە داهاتوودا هەنگاوی زۆر جددی و باشتر بنێن بۆ ئەوەی زیاتر پرژیری جەماوەر و زیاتر ببنە قەڵغانێک ڕوبەڕووی ستەم و ستەمکارە. سەرەتا بە بۆنەی ساڵ یادی دامەزراندن و کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایەکی گەرم بە ئاراستەی بینەرانی ئەم کەناڵە ڕەنجینە دەکەم. سەرەتا چونکە لە ڕاستیدا ئەم کەناڵە شاشەیەکی ڕەنجینە، بینەرێکی باشی لە دەوری خۆی کۆکردێتەوە و ئەو بینەرانەش بە ئەندازەیەکی باش دڵیان بە کار و چالاکیەکان و بەکردنەوەی ئەم کەناڵە ڕەنجینە خۆشە. بۆیە سەرەتا پیرۆزبایی لە بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم. پاشانش پیرۆزبایی خۆمان ئاراستەی کارمەندانی کەناڵەکە، کارمەندەماندونە ناسەکانی کەناڵی ئاسمانی پەیام و ستافی بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام کە لە خۆبردوانە و بە ئەندازەیەکی باش هاوشێوەی خۆبەخشانە لەناو ئەو کەناڵەدا کار دەکەن و تواناکانی خۆیان بەخەرج دەدەن. بۆیە لە ساڵیادی دامەزراندنیدا ئێمە پیرۆزباییان لێ دەکەین و دەستی ماندوونەبوونیان دەکوشین و هیوادارین کە ئەم کەناڵە لە خزمەتکردنی خۆی لە داهاتوودا بەردەوام بێت، ساڵ بە دوای ساڵ مۆمەکانی تەمەنی زیاتر داگیرسێنێت و پاشانیش مەڵۆکانی خەرمانی تەمەنی پڕبەرەکەترکە. ومێد دەکەین کە بتوانێت لە ساڵانی داهاتوودا ئەم کەناڵە بە شێوەیەک هەنگاو بنێت کە بتوانێت بینەرێکی زیاتر لە دەوری شاشەکەی کۆکاتەوە. سەرەتا پیرۆزبایی لە بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیامەکەین و لە ستافەکەی و لە سەرجەم بینەرانی و لێرەشەوە بە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەری و بە ستافەکەی دەڵێن پێویستە لەسەر ئەم بەخشەی خوای پەروەردگار ئێمە شکری خوای پەروەردگار بکەین، شکری ئەم نیعمەتە گەورەیە بکەین کە ئێمە ئەتوانین لێرەوە پەیامی خوای پەروەردگار بە سەرجەم خەڵکی بگەێنین و پەیامی خوای پەروەردگار بگەێنینە سەرجەم هاوڵاتیان لە هەموو دنیادا. ئەمە بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەیە، بۆیەوە بشکری تەدوم النیعم. ئێمە ئەتوانین بە شکرانی خوای پەروەردگار بەردەوامیمان هەبێ بەم نیعمەتە و بتوانین ئەم نیعمەتەی خوای پەروەردگار لەسەرمان شکری بکەین و لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم. ئەوە خاڵی یەکەمە کە هەموو لایەکمان هەست بە بەرپرسیارەتی بکەین، هەست بۆ نیعمەتە گەورەیە بکەین کە من نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە کە ئێمە ئەتوانین ئەم کەناڵە بەکاربێنین و مەزلومیەتی کورد بگەینە هەموو دنیا و ئەخلاق و ڕەوشی کورد بگەینە هەموو دنیا. بەڕاستی ئەگەر کەناڵی تر هەبن بە شێوازێکی تر تعبیر لە میلەتی کورد بکەن، ئەم کەناڵە توانی بە شێوازێکی ڕاست و دروست تعبیر لە خەڵکی کوردستان بکە و پەیامی کورد بگەینێتە هەموو دنیا کە کورد ئەمەیە، کورد ئەم خاوەن ئەم ڕەوشتەیە، کورد خاوەن ئەم ئەخلاقەیە، کورد خاوەن ئەم صدق و کورد خاوەن ئەم جورئەتەیە. ئەمە پێویستە هەموو لایەکمان شکری خوای پەروەردگاری لەسەر بکەین بۆ ئەوەی کەوا بتوانین بەردەوامی بەم کارە جوانە بدەین. من لە ساڵیادی دامەزراندنی ئەم کەناڵەوە کەناڵی پەیام و پیرۆزبایی خۆم سەرجەم کارمەندان و بەڕێوەبەرانی ئەم کەناڵە ئەەکەم و دەستخۆشیان لێ ئەەکەم کە بە نەفەسێکی وەرزشکارانە ئەم کەناڵیان گەیاندە ئەم قۆناغی ئێستا.
لەو کاتی کە هەر کەناڵی پەیام کە لەدایک بوو تا ئەو ساتە وەختە گومانی تێدانە کە ئەتوانین بڵێن زۆرترین قەیدانەکان بربەستەکان بەر ئەو کەوتون چکە خۆی لە خۆی داوایە ینی هەموو کەناڵێکی ڕاگەیاندن معاناتی زۆرە و لە سەروی هەمووشیانەوە کەناڵی ئاسمانی پەیام دەتوانین بڵێن زۆرترین معاناتی بەرکەوتووە بۆیە من لە ناخێت دڵمەوە و دەستخۆشی و سوپاس و پێزانینم هەیە بۆ یەکەی هەموو کارمەندان کە لەم دەستگای ئیش ئەەکەن هەر لەو کاتێک کە کەناڵی ئاسمانی پەیام بووە خەڵک هەستی بۆ کرد کە دەرگایەکی لەو فەزایە کراوە بەسەر ڕووی خەڵکدا کە چەندین ساڵ بوو داخرا بوو ئەم دەرگایە بۆیە ئەمە دەبێت خەڵک بە بەرزبی نرخێنێت بە دەستکەوتێک سەیری ئەم کەناڵە بکات ئەم دەستگای بکات چکە لە هەموو وارێکە ڕۆڵی خۆی بینیوە بۆیە من بە ضروری ئەزانم هەموو کەسێک کە بینەری کەناڵی پەیامە لە ئاس خۆیەوە هەز بەوە بکاتن کە ئەم کەناڵە شەو ڕۆژ کارێک ئەکات بەبێ وچان لە ڕووی دڵسۆزی کارمەندەکانیەوە درێژیان بەم کەناڵەدا ئەگەر دڵسۆزی تێیدا نەبووە من قەنەعەتم وایە تەمەنی پەیام من درێژن ئەبوو نەگەیشتم خۆناغی ئێستامان بۆیە دەبێت ئەم دڵسۆزی ئەم برایانەمان کە لەم کەناڵە ئیش ئەەکەن بە وەکو یەک جەستە وەکو یەک دەستە وەکو بە ڕۆحێکی وەرزشی دوور لە چاوبڕین لەلایەنی مادیەوە چونکە من دەزانم ئەگەر کەناڵی خۆتان بەراورد بکەن لەگەڵ کەناڵێکی تر کارمەندەکانیان بەرپرسەکەی ئەو ئەجهیزانەی کە ئیشی پێ ئەەکەن ئاسمان ڕستمان فەرقیانە بۆیە دەبێت ئەمە ینی بە بەرز بنرخێنرێت و زیاتر ئەم بریان تەشجیع بکرێن دەستخۆشیان لێ بکرێت سوپاسنامەیان پێ بدێت هەم لە ڕووی بک لە ڕووی مادیەوە چەندی هاکار بکرێن گومایتان نەمەشتێکی باش ئەگەرنا لە ڕووی معنەویەوە هەتا لایانی معنەوی بەڕێوەبەرانی ئەم کەناڵە هەم لە بەرپرسەوە تا کۆتا کارمەندی چەندی لایانی معنەویان بەرز بکرێتەوە پێم وایە بەرەودەتر بەم کەناڵ ئەدات بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی پەیامەکەم بە بۆنەی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایی لە خۆم و لە گشت مسلمانانی کوردستان ئەەکەم و دەستخۆشیم هەیە بۆ بەڕێوەبەر و بۆ هەموو کارمەندانی پەیام کە بەڕاستی بە ماندوو بوونێکی زۆر و بە ئەزیێت و ئازارێک و زۆرەوە توانیتە مەڕاستی کەناڵی ئاسمانی بگەینە لووتکەیەکی زۆر بەرز ئەوە بتوانن ئەم پەیام بگەین بە بکەنە پەیامێک بۆ هەموو خەڵک و بیسەر و بینەرێکی زۆریشی هەبێ ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بۆ ئەو بەڕێزانە بەهۆی ماندووبوونی ئەو بەڕێزانەوە توانیە بەڕاستی کەناڵی پەیام ببێتە کەناڵێکی گەورە و ببێتە کەناڵێک بێتە ناو هەموو کەناڵەکانی تر و ئەوەی کە جێگەی دەستخۆشیە زۆر ئەبینین ئەو کەناڵانەی کە خەڵات ئەکرێن کە دژی گەندەڵین دژی ستەم و زۆردارین ئەبینین کەناڵی پەیامی شێک لەو کەناڵانە کە خەڵات ئەکرێت ساڵانە لەلایەن چەند ڕێکخراوێک چەند دەستگایەک ئەمە جێگەی دڵخۆشیە و سوپاس دەستخۆشیان لێ ئەەکەم و پیرۆزباییشان لێ ئەەکەم بەنسبەت خاڵێکی تریش کە دەمەوێت هەر باسی بکەم کەناڵی پەیام بۆیە بوویتە کەناڵێکی خۆشەویست لە ناو خەڵک لەبەرەوەی چکە لەگەڵ خەڵک ژیاوە و هەرچی معاناتی خەڵکە هەرچی ئەزیەت و ئازاری خەڵکە ئەگوازێتەوە دێنتە سەر شاشەیە کە هەموو خەڵک ئەیبینێ و بەبێ فەرق و جیاوازی بەبێ هیچ جیاوازێک لە بینی تاک و لە بینی هیچ تاکێکی ئەو کۆمەڵگایە بکاتن و بە دەنگ و ڕەنگیەوە بەڵکو دێ ئەو پەیامەی خۆی کردوتە پەیامێکی هەموو خەڵک کردوتە پەیامی هەموو جەماوەر جا ئەمە جێگەی دەستخۆشیە و بەردەوامیش لەبەرەی خەڵک و میلەت و هەژار و چەوساواندا بووە ئەمەیەکە لە خاڵە هەرە بەهێزەکانی کەناڵی ئاسمانی پەیام و جگە لەمەش کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی زۆر بەڕازگویانە زۆر بە شەفافانە زۆر بە دەستی خستۆتە سەر هەموو برینێک و زۆر بە ڕازگوانش بەڕاستی هەواڵەکانی گەیاندوتە ئەم خەڵکە کە خەڵکێکی زۆر ئەبینین خولیا و مشتاقی کەناڵی ئاسمانی پەیامن ئەمەش جێگەی ئومێدی هەموو خەڵکە جا بۆیە ئەتوانین لەو خاڵەشدا باسی کەناڵی ئاسمانی بکەم بەڕاستی کەناڵی ئاسمانی پەیام تا دەتوانم بڵێم کەناڵێکە زۆر بە بوێرانە توانیەتی دەست بخاتە سەر ئەم برینانە بە بۆنەی ساڵیادی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایی و دەستخۆشیم هەیە بۆ بەرپرسی
تۆڕی میدیایی کۆمەڵ و ئیدارەی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم کارمەندە دڵسۆز و ماندوو نەناس و بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایان لێکەم و دەستخۆشییان لێکەم و هیوادارم لەو ڕیتمە پڕسۆز و دڵسۆزانەی کە تا ئێستاکێ گرتویانەتە بەر لە خزمەتکردنی کاروان و بانگەوازی ئیسلامی بەڕاستی ڕۆڵی بەرچاویان هەیە و دیارن وەک دەزانین کەناڵی ئاسمانی پەیام هەر وەکو زمان حاڵی کۆمەڵی ئیسلامیە هەر وەکو حیزبەکە خۆیشی چۆن قەیرانی دارایی ڕووی لێ کردووە لەم کات و زروف و ساتەی ئێستا بە تەکید ڕووی لە کەناڵی ئاسمانی پەیامیش کردووە بۆیە ئەو کارمەندە بەڕێزانە تەنها ئیخلاس و دڵسۆزیانە بۆ ئیشەکە کە تا ئێستاکێ ئیدام و بەردەوامیان داوە و بە تەکید یعنی ڕۆڵیان لە بەرچاوە هیوادارم بەردەوام بن ئەو قەیرانی دارایی و ئەو وەزعیش کە ئێستاکێ هەیە تەئسیریان لێنەکە لە بیریان نەچێ کاری ئەوان دوولایەنەیە بەشێکی پەیوەندی بە کارە ڕاگەیاندن و ئیعلامەکەی خۆیانەوەیە بەشێکی تریان خەیرێکی گەورەیە یعنی ئەوەشمان لە یاد نەچێ خزمەتێکی گەورەیە بە ڕابوونی ئیسلامی ڕابوونی ئیسلامیش کۆی ڕابوونەکە لە ئەنجامە لە خزمەتی ئیسلام و موسڵماناندایە بۆیە لە هەر گۆشەیەک لەو گۆشانەی لە سەحوی ئیسلامی کاری تیا بکەیت و ئیشی تیا بکەیت بە تەکید پاداشتێکی خوایشی هەیە بۆیە چاویشیان لەو پاداشتە خوایە بێ ئینشاءڵڵا هیوادارم سەرکەوتوو بن و من ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆیان هەیە سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ ئێمە وەکو ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی زۆر خۆشحاڵین بە دیتنی کەناڵی ئاسمانی پەیام و بەکردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام هەر کاتێک حەز بە زانیاریە بکەین هەر کاتێک حەز بە بیستنی حاڵ و وەزعی موسڵمانان بکەین لە عالەمە بە تەکید یەکسەر ئەگەڕێینەوە بۆ کەناڵی ئاسمانی پەیام چونکە چۆن لە هەرێمی کوردستان خەمخۆرن لە کاری داعوە و بانگەوازی ئیسلامی ئاوهاش لە عالەمە ئەگەڕێن لە هەر شوێنێک پرۆژەیەکی ئیسلامی هەبێ پیشانی ئەدەن و خوا نەخواستە ئەگەر زوڵم و ناڕەحەتیەک لەسەر موسڵمانان هەبێ تیشکی ئەخەنە سەر و ڕای گشتی لێ ئاگادارەکەنەوە لە کۆتاییە سەر لەبەری کۆمەڵی ئیسلامی چاویان لە کەناڵی ئاسمانی پەیامە بۆیە من دەستخۆشییان لە یەکەم جارێکی تر تەمەند درێژ بن لە ساڵ پێم وایە کەناڵی ئاسمانی پەیام گەورەی کەناڵەکە لەوەیە کە کەناڵەکە حیزبیانە دەرنەکەوتووە سەر ڕای ئەوەی کە کۆمەڵ پشتیوانی کەناڵەکەیە بەڵام هەموو دەنگە جیاوازەکان هەموو ئەو دەنگانی کە پێوترێ دەنگی ناڕەزایی یاخود کەسایەتیە کە بەدەر لە هەر بیر و باوەڕێکی ئایدۆلۆژی کەناڵی ئاسمانی پەیام توانیەتی بەرنامی بۆ دانێ توانێتی بەشداری بەرنمەکانی پێ بکە و دەنگی شەقام بە تەواوی بگەێنێ بە خەڵکی کوردستان بۆیە ئەو شایەتیە نەک ئێمە بین کە خۆمان خەڵکی ئەندامی کۆمەڵین خەڵکی کە لە دەرەوە بەڕاستی و شایەتیەدا کە کەناڵی ئاسمانی پەیام تەنانەت ئێمە ئەگەر بۆن هونە دیقەتی هەواڵەکانی بین سیرەکەی چالاکیەکی حیزبی کەمترین چالاکی حیزبی بە کەناڵەکەەوە دابەزێ لە ڕووی هەواڵەکانەوە لە ڕووی چالاکی حیزبیەکانەوە ئەمە لە حاڵەتی دابەزاننی هەواڵەکەشە ئینسان ئەگەر ورد بێتەوە لە دامەزاننی هەواڵەکان جاری وایە لە سێم هەواڵ چوارم هەواڵ چالاکیی زۆر گەورە و نوعی دابەزێنرێ کە من پێم وایە ئەمە خاڵی بەهێزی کەناڵەکەیە کە دەرخەری ئەوەیە کە حیزبیانە بیری نەکردێتەوە ئەوە شەکە وای کرۆ ڕۆشنبیران بەیەکێ لە کەناڵە سەرکەوتوەکان نایبەر پێم وایە کە کەناڵی دەنگە جیاوازەکان بووە وەڕای مقابل وەڕای ئەو کەسانی کە ناڕازین هەمووی لەو کەناڵەوە پیشان درراوە
و لەگەڵەوەشە توانیەتی فکری کۆمەڵ بگەێنێ بە شەقامی کوردستان چونکە ئێمە گەردیقەت بین کەناڵی پەیام سانسۆری نەخراوەتە سەرواتە حیزب نەهاتووە بڵێ ئەبێ ئەمە بکەن و ئەوە نەکەن ئەمەش خۆی بۆ خۆی ئەو ستافی کە ئیدارەی کەناڵەکەکەن زۆر سەرکەوتوانە توانیانە وەسەڵتێتێ بپارێزن لە نێوانی بنەما سەرەکیەکانی کۆمەڵ و ڕای شەقام. وەڵام من هیوای سەرکەوتن بۆ هەریەکە لە کارمەندەکان بۆ بەگشتی دەخوازم هیوادارم سەرکەوتوو بن و زیاتر مەزالی پێشکەوتنی زیاتریشان هەیە چونکە ئەو کارمەندانی کە مندا ناسم بەڕاستی قابلیەتێکی زیاتریان هەیە بەڵێ خزمەتێکی زۆر باشیان کردووە بەراورد بەوەی کە ئەو ڕێژە مادەیە کە تەرخان کرا بۆ پەیام لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە وە لە قەدەر توانای خۆی ڕێژەیە کە بەڕاستی پێم وایە زۆر کەمە ینی پەیام دەتوانین بڵین هەر لە بیدایەتەوە لە قەیراندا تاوەکو ئێستا بە تایبەتی لەو 2 ساڵەیدا کە زیاتر قەیرانەکان بەگشتی قوڵ بۆتەوەی پەیامیش بە تایبەتی جێی دەستخۆشیە کە توانیویانە تا ئێستا بەردەوام بن و هیوای بەردەوامی زیاتریان بۆ دەخوازین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین چونکە چەند کەناڵێکی دیکەی ئاسمانی هەبووە لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئەو گرفتە داراییانەوە ئەو قەیرانانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا داخراون پێیان دەگوترێ شکستی هەناویان بە هەر هۆکارێک لە هۆکارەکان بەڵام دیارە هۆکارەکە زیاتر خاریجیە بۆیە لەوانەیە شکست بێ لەوانێکی سلبی بێ بەرحاڵ ئەمە دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارم بەرنامەکان زیاتر بەلای فکریدا بێت چونکەوەی کە ئەمڕۆ لە سیاسەتدا دەیبینی لە یاساشدا دەیبینی باگراوندی هەموو بابەتەکان بابەتی فکریە کە ئێمە بەگشتی دەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیهانی مسلمانان لەو ڕۆوە لە کاتێکدا پاڵپشتێکی زۆر گەورەمان هەیە زۆر بەهێزمان هەیە بۆ فکر بەڵام لەوانەیە وەکو پێویست نەمانتوانی بێ سوودی لێ وەربگرین بۆیە دەکرێت ئەو بەرنامانەی کە هەنە یاخود بەرنامەی دیکە زیاد بکرێ کە زیاتر باگراوند و لایەنی فکری گرنگی پێ بدەن بەڵێ بە تاکید پێیام ڕاستە لەوانەیە زیاتر سەر بە حیزبێکی دیاری کراوە هەرچەندە ئەو لایەنەشی پاراستووە زیاتر کرانەوەی زۆری پێوە دیار بووە بەڵام ئەوەش لەسەر حیسابی گەیاندنی فکر و بیرۆچوونی کۆمەڵی ئیسلامی نەبووە بەمانایشی دیکە توانیوێتی فکری کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە هەیەی و لە پەیڕەودا ڕەنگی داوەتەوە و ئەوەی کە زیاتر بەرجەسێ لە قورئان و سونەتدا تا ڕادەیەک بگەێنێ وەلەو ئەمە کەناڵی دیکەشمان هەیە بۆی ئەو پەیامە بگەێنێ بەڵام زیاتر بابەتە فکری و سیاسیەکەی من مەبەستمە سیاسیەکەی لەوانێت تا ڕادەیەکی باشتر گەیاند بێ فکریەکەش پێم وایە پێویستی بە دەوڵەمەندکردنی زیاتر هەیە وەکو لە قسەکانی پێشووتریشدا باسم کرد بەڵام دەکرێ هاوتەریب لەگەڵ کەناڵێکی وەکو بانگەواز کە هەمانە یان کۆمەڵی ئیسلامی هەیەی پەیام کۆمەڵێک بابەت کە هەم فکریە هەم سیاسیە هەم ئاینیە چونکە پێم وایە ئەوانە ناکرێت بە تەواوەتی لێکزیا بکرێنەوە کۆمەڵێک شتی بەیەکەوە گرێدراوە بەڵام کامیان بەسەر کامیان دازاڵە هەڵبەت لەوانە ئەوەی دەخوێنرێتەوە سیاست بەسەر پەیام دازاڵە ئەوەش دەکرێت بڵین زیاتر گەیەنەری فکری سیاسی کۆمەڵی ئیسلامی بووە. من قەنەعەتم وایە کە کەناڵی ئاسمانی پەیام بە حکمی کارکردنی بۆ ئەوەی کە ئەم کەناڵێکی گشتی و گشتگیر بێ و جێی هەموو دەنگ و ڕەنگەکانی تیا بێتەوە ئەمە زۆر جار قەنەعەتم وایە هۆکار بووە کە هەندێک جار لە گەیاندنی فکری کۆمەڵی ئیسلامیدا بە جەماوەر ڕەنگە هەندێک بڵێن بەرهەڵست بڵێن ناوی لێ بنەی ئەوەی کە هۆکارێک بوونە بۆ ئەوەی نەتوانن وەکو خۆی یان لەبەر دڵی جەماوەر یان وایان بە بارزانی بێکە ئەوەی کە ئێستا لە ساحەکەدا ئەجوڵێ بۆ ئەوەی زیاتر ترسی ئەویان لێ بنیشێیان بکەونە ژێر کاریگەری ئەوەی کە ئەڵێن پەیام کەناڵێکی حیزبیە ڕەنگە وەکو پێویست نەیان توانی بێ فکری کۆمەڵی ئیسلامی لەم کەناڵەوە بە خۆڵک بگەێنن من ناڵێم کەم تەرخەمیان کردووە بەڵکو پێویستە زیاتر ئەم کەناڵە ڕاستە کەناڵێکی حیزبیە و ئێمە شانازی بەوە ئەکەین کە کەناڵێکی حیزبیە بەڵام
ئەم حیزبی بوونە هیچ کاتێ وای لێ نەکردووە کە لەبەرەی جەماوەر نەبێ ئەم حیزبی بوونە هیچ کاتێک وای لێ نەکردووە کە دیفاع لە مافی هاوڵاتیان نەکا ئەم حیزبی بوونە هیچ کاتێک وای لێ نەکردووە کە بەرژەوەندی حیزب پێش بخاو بە گژی ستەمکاران دانەچێ بۆیە هەموو کات لەبەرەی گەلا بووە ئەمەش خۆشحاڵیە چونکم ئەمە بەروبوومی کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیش ئەو حیزبەیە کە هەموو کات خۆی لەبەرەی جەماوەرە بینیوەتەوە هەموو هەوڵ و کۆشتێکی بۆ خۆشببختی و هێنانەوەی دادگەری بۆ جەماوەر بووە بۆیە ئومێدەوارم کە پەیام بتوانێت زیاتر ئاوێنەی فکری کۆمەڵی ئیسلامی بێ گومان لەوەدانە کە کەناڵی ئاسمانی پەیام زمان حاڵی کۆمەڵی ئیسلامیە کە کۆمەڵی ئیسلامی شۆک تەوژمێکی سیاسی لە گۆڕەپانی سیاسیدا کار دەکات دامەزراوەیەک لە دامەزراوەکانی کۆمەڵی ئیسلامی و بە ئەندازەیەکی باش هەوڵی داوە هاوسەنگی و پارێزێ لە نێوان هاوسەنگی بوون و وەک چۆن بڵێ بواری پیشەگەری ڕۆژنامەگەری و لە هەمان کاتیشدا خزمەت بە کار و چالاکی و پرۆژەی کۆمەڵی ئیسلامی بکات لەگەڵەوەشدا کە دەکرێت لە داهاتوودا زیاتر بوار بڕەخسێنێ بۆ بۆ کادیرانی کۆمەڵی ئیسلامی و بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بۆ کار و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی چونکە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی هێز و تەوژمێکە لە گۆڕەپانی سیاسیدا کە توانیوێتی خاوەنی هەڵوێستێکی بوێرانە بێ و لەبەرەی گەلدا بێت و توانیوێتی خزمەتێک بە پرۆژەی گشتی نیشتیمانی بکە لەبەرەوە ئومێد دەکەین لە داهاتوودا کەناڵی ئاسمانی پەیام بتوانێت زیاتر برەو بەو بوارە بدات و کار و چالاکیەکانی ئۆرگانەکانی بە تایبەتەوانێکەوە لە خزمەتی کۆی گشتی کۆمەلگادان زیاتر بە خەڵکیان ئاشنا بکە و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی ڕۆشنتر بکاتەوە و وا بێت پرۆژەیەکی تاوکاری پرۆژەی کۆمەڵی ئیسلامی بێکە خۆی لە پرۆژەیەکی سیاسی گشتیدا دەبینێتەوە بۆ خزمەتکردنی کۆمەلگای کوردی. کەناڵی ئاسمانی پەیام بێگومان جێی دڵخۆشی هەموو لایەکە و بە تایبەتیش بینەرەکانی ئەو دروشمەی کە بەرزی کردوێتەوە ڕاستی و ڕاشکاوی بەڕاستی دوو دروشمن کە ڕاستی سیفەتی پیاوچاکانە لە دوای پێغەمبەران تاکە سیفەتێک کە جێی شانازی بێ سیفەتی سڵدیقینە سیفەتی ڕاستگۆیانە بۆیە ئەو دروشمەی بەرز کردوێتەوە وا ئەزانم ئەوەی کە من تێبینیم کردبێ فعلەن توانیوێتی ڕاستگۆ بێ و توانیوێتی ڕاستیەکان بڵێ ڕاشکاویش بووە بە جورئەت بووە لە ئاستی ئەوەی کەوا ئەو حقیقەتانەی کەوا بەیان کردووە توانیوێتی حەقەکان بڵێ و توانیوێتی لە ئەو حەدەسانە وەکو خۆی بگوازێتەوە بۆیە ئێمە زۆر لە کەناڵی ئاسمانی پەیام ڕازین لەگەڵ ئەوەشدا کە کەماڵ تەواوبوون شتێکە کە ئینسان پێی ناگا و ناتوانێت کە ئینسان بگاتە کەماڵ و تەواوی بەڵام لەگەڵ ئەو کەم ئیمکانیاتی کە هەیەە کەناڵی ئاسمانی پەیام کە ئێمە ئازانین معاناتی زۆریان هەیە کارمەندیان کەمە پاریان کەمە هەم توانای مادیان کەمە لەگەڵ ئەوەیە توانیویانە خزمەتێکی بەرچاو بکەن بە کۆمەڵگەی کوردەواری ئێمە زۆر دەستخۆشیان لێکەین و ئێمە زۆر مەمنونیانین و پێویستیشە لەسەر بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش هەروەکو چۆن ستافی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێوبەرەکەی کە حەز بە و نیعمەتە گەورەیە بکەن و بینەرەکانیشی حەز بە و نیعمەتە گەورەیە بکەن کە کەناڵی ئاسمانی پەیام جێبەجێکارێتی. ئەمەنەوەی کە متابعەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵ ئاسمانی پەیام بەڵێ سەر بە حیزبێکی دیاری کراوە کە کۆمەڵی ئیسلامیە ئەم کەناڵە دەتوانم بڵێم لە سەرجەم بوارەکاندا بواری سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە بواری پەروەردەییە لە سەرجەم بوارەکانە بەشێکی باشی تەرخان کردووە کە ئەم کەناڵە بتوانێت فکری کۆمەڵی ئیسلامی و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەو پەیامەی کە کۆمەڵی ئیسلامی هەیەی ئەو بەرنامە و ئەو فکری کە هەیەی توانیتی بەقەد ئەوەن دەکاتی کە بۆی دیاریکراوە کە مدەشی کورتیانی ئەم قسمس ئەوە هەیە کە پەخشەکەی کەمە خۆزگە زیاتر بیان کرابە پەخش زیاتر کرابە چەند کاتژمێرێک توانیتی لەو ماوە کورتەی کە بۆی دیاریکرایە ڕاستە لەوانە لە ئاڵی تەموحی ئێمەدانەوە بێت بەڵام بە ڕێژەیەشی بەرز توانیتی پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی توانیتی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بگوازێتەوە بۆ خەڵک
جا لە هەر بوارێکە بی لە بواری سیاسی ڕۆلی باشی بینیوە ینی هەنگاوێکی باشی بڕۆ ینی بەرەو پێشوە کە خەڵکیش ئەم هەستی پێکاتن لە ڕووی بواری فکری کۆمەڵی ئیسلامی چ فکرێک چ ئەلژایت تەبەنی ئەکات ئەو پەیامەی کە کۆمەڵی ئیسلامی هەڵی گرتووە کە باوەڕی پێێتی کەناڵی ئاسمانی پێم توانێتی لەم بوارەشەوە ئەسپی خۆی تاوداتن کە ئەمە شەر ئامانزانی لە دانانی کەناڵ یەک کە گەیاندنی ئێش و معاناتی خەڵک بگەێنێت بە دەرەوەی خەڵک بیگەێنێت کە خەڵک لە سەعاتێک ئەژیت لە ڕووی گەیاندنی فکری وەسەڵیەت کە لە هێورکردنەوەی خەڵک پەروەدەکردنی خەڵک لە ڕووی فکرەوە لە بیری فکری تونڕەوی کۆمەڵی ئیسلامی لەم بوار لە ڕێی ئەم کەناڵەوە توانێتی کاری زۆر چاک بکات لە ڕووی هۆشیاری خەڵک لە ڕووی سەقافەتی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پەروەردەیی لە هەموو بوارەکان کە لە کەناڵەکان پەخش ئەکرێت گومان لەوەدانێت کە کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ توانێتی ئەم کەناڵە خزمەتێکی باش بەم بوارە بکات کە ئەبینی هەڵوەسەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەر کەسێک لە هەر کادیدێک هەلا جنای مامۆساوەڕا بگرێت مامۆسا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەندامانی سەرکردایەتی و هەروەها کادیدانی ئێمە ئەوانەی کە لە حکوومەتە بەشدارن ئەوانەی کە لە پەرلەمانە بەشدارن ئەوانەی کە لە ئەنجومەنی محافەزەکان کە تێدا بەشدارن ئەندامانی ئێمە لە هەر شوێنێکە چاڵاکێک هەبوو بێت لە هەر شوێنێکە ئەم چاڵاکێت چه حیزبی بێت چه حکومی بێت چه بڵێن سیاسی بێت چه بڵێن پەروەردەی بێت لە هەر بوارێک هەر چاڵاکێک هەبوو بێتن لە سەرجەم ئۆرگانەکانی حیزب کۆمەڵی ئیسلامی توانێتی بە هاوسەنجی بە توانای هەموو ئۆرگانەکان ئەو چاڵاکێک کە هەبوون توانێتی تەختی بکاتن لە قەدەر ئەو ئیمکاناتی کە لە دەستیداهەیە بۆی ئەمەش بە حەقیقەت جارێکی تر جێگەی دەستخۆشی ئەو کارمەندانەیە کە شار بە شاردەی بەدێ ئەگەڕێن لە شوێنی خۆیان چاڵاکێکی کە هەیەکە حیزبیە یان غەیری حیزبیشە توانیتیان پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەر بوارێکە بیت بگەینە بە خەڵکەوە ئەمەش بە حەقیقەت بە لێنە بڕاوی ئەم کارمەندانە ئەکرێتن کە مزانیمە لەو دوایە کە موچەند زیاتر کەم کراوەتەوە بەڵام لە هەمان کاتیشە لەبەر ئەگەرەکان چۆچیاندا نەناوە مافی خۆیان وەکو پێویست بۆ دابی نەکراوە لەیان ناوە ئەوان کردوتە بنەما ئەوان کردوتە ئامانجکە چۆن بتوانن ئەم حەقیقەتانە ئەم مافانە ئەم دەستکەوتانە بگەینە بڵێمە خەڵکانی تر. کەناڵی ئاسمانی پێیان بەڕاستی خاوەن ڕوئیایەکی وازحی خۆی و سیاسەتێکی خۆیە زۆرجە ئەبینی لە ڕاستە کەناڵی ئاسمانی پێیان کەناڵی حیزبێکە و سەر بە کۆمەڵی ئیسلامیە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆرجە سیاسەتە ڕاست و دروستەکانی ئەوەندە بە هێز و بە قووەت بوونە بە پێش حیزبیش کەوتووە لە هەندێک شت کەمەش بەڕاستی جێگەی دەستخۆشیە و ئەتوانین بڵێن کەناڵێکی زۆر سەربەست بووە کەناڵێک بووە توانیەتی بەبێ ئەوەی خوانەخواستە شێوازی عقلێتی بیرکردنەوەیکی وای تەسک هەبێتن و خوانەخواستە خەڵکێک وا تەسەوەر کە بڵێ هەموو شتێک هەر بەپێی قسە و یان گفتار یان شتێک وەکو بڵێ حیزب هەموو شتێکی بۆ دائەنێتن و سنوورداریەکە ئەوە نەبوو بەڵکو حیزبی شووسێتی بەڕاستی کەناڵ پەیام بتوانێت سنوورێکی مەودایەکی فراوانی خۆی هەبێتن و بتوانێتن هەرچی سیاسەتە ڕاست و دروستەکەی بگەینێتن بە ئەم خەڵکە و خاڵێکی تریش کە ئەوەی کەناڵی ئاسمانی پەیام کاری لەسەر کردووە ئەتوانی بڵێن لە ڕووی فکرەوە پەیام دەورێکی زۆر باڵە و کاریگەری هەبووە لەبەر ئەوەی ئەو فکرێک کە پەیام گەیاندوێتی فکرێکی زۆر کراوە و فکرێکی زۆر شامل و زۆر واقعیانە بووە بۆ هەرێمی کوردستان فکرێک بووە بەڕاستی خەڵکانێکی زۆر پێمەوعجە بوون ئەتوانین بڵێن لە بەرنامە فکرەکانیەوە بینین کۆمەڵی خەڵکێکی زۆر داوەت و زۆر لەسەر شاشی کەناڵی ئاسمانی پەیام بەدیار کەوتون و ڕێگە بە هەموو کەسێک دراوە کە بتوانێت قسەکەی خۆی بگەێنێت و بەڵام لەگەڵ ئەوەشدا جوانترین فکری تەرحی ئەم خەڵکە و ئەم جەماوەرە کردووە و هیواداریشم بەردەوام بێ لە بەرنامەی فکری و بتوانێت زیاتر فکرەکە کراوەتر بێ زیاتر وەکو بڵێ ڕوونتر و شێوازێکی تو واقعیانەتر ئینشاڵڵا بیر بکرێتەوە ئەمەش کە هەر لە کەناڵی ئاسمانی دەوەشێتەوە. بەڕاستی طبعاً هەر ئیشێک هەر کارێک ئەکرێ لە هەر ئاستێکا بێ ناتوانین بڵێن 100% ئەوەیە ئەو ئامانجی بۆی دامەزراوە پێکاوێتی کەمال هەر بۆ خۆی پەروەردگارە نقصانی و کەم و کوڕی هەر ئەبێ بەڵام وەکو عەرزم کردی ینی ئێمە وەکو کادرانی کۆمەڵی ئیسلامی حتا وەکو جەماوەری کۆمەڵی ئیسلامیش بەردەوام چاومان لەسەر پەیامە ینی بۆیە
ئاسوودەی دڵ و دەرونی خۆمان لە پەیامە بینینەوە. بۆیە زۆر جار بۆ هەندێک قەزایای تایبەت و حتا هەندێک قەزای گشتیش کە پەیوەندی بە کۆی مسلمانانەوە هەبێ ئێمە ئەگەڕێنەوە بۆ پەیام و قسەی پەیام لە لای ئێمە قسەی ڕاست و دروستە. بۆیە ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی باش توانیوێتی دەنگ و سەدای کۆمەڵی ئیسلامی بێ. بەڵام بە تەکید ینی کەم تەرخەمیش هەیە یان ئەتوانین بڵێن نوقسانیش هەیە، هەندێک لە نوقسانیەکانیشی لە ڕاستیە ئەگەڕێتەوە بۆ کەم دەستی کەناڵی ئاسمانی پەیام. ئەگەر ئەو بتوانێت لە هەموو شار و شارۆچکەکانە پەیامنێری هەبێ، ئەگەر ئەو بتوانێت وەکو کەناڵەکانی تر هاوکاری بکرێن، بە تاکید ئەتوانن سەرجەم کار و چالاکیەکانی کۆمەڵی ئیسلامی بە جەماوەرەکەی و بە دەنگدەرەکانی بناسیێنن. ئەتوانین بڵێن هەندێک کتێبینی وردمان هەیە لەسەری کە ئەمە نابێتە باعیثی ئەوەی کە خوا نەخواستە شتێک بێ لەسەر پەیام. لە کۆتاییە هەمومان یەکدەنگین بە دەنگدەرەکانی کۆمەڵی ئیسلامیشەوە، هەمومان یەکدەنگین لەسەر ئەوەی کە ئەگەر پەیام نەبێت بەدیلمان نییە چی بکەین. لە ڕاستیە ینی ئێمە لەگەڵ بوونی هەندێک تێبینی وردمان لەسەر پەیام تینووی بینینی پەیامی، خۆشحاڵین بە دەنگ و سەدای پەیام. بۆیە وەکو جارێک تریش دووبارەیەکەمەوە زوو ئەگەڕێنەوە بۆ سەر کەناڵی پەیام تاوەکو ئەوەی کەمە بەستمانە وەکو سەرچاوەیەکی ڕاستگۆ لێوەی وەرگرین و پێی ئاشنا بین. پێم وایە کەناڵی ئاسمانی پەیام کە خۆی بەشێکە لە تۆڕی میدیایی کۆمەڵ، پێم وایە کەناڵەکە فراوانتر کرێەوە، کەناڵەکە بێتە تۆڕ و ئەوەی کە گرنگە ئەم کەناڵە بیری لێکاتەوە فەراغێک هەیە لە بواری ڕۆشنبیری و هونەری و ڕۆشنبیری و ئەدەبیە کە ئەگەر بکرێت بیرکرێتەوە لە کەناڵێک یاخود پەیام دوویەک شتێک کە دامەزرێ بۆ مەسلەی خێزانی، بۆ مەسلەی مناڵ، بۆ مەسلەی دراما، ئەمە خۆی بۆ خۆی فەراغێکە دروست بووە. بەڵێ کەناڵی ئاسمانی پەیام ئێستا هەواڵ و بەرنامەکانی زیاتر احتیمای بە قەزای سیاسی و هەواڵە، ئەو فەراغە پڕکاتەوە و خاڵێکی تر هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام کورتتر بکرێتەوە بەڵام زیاتر دابەزێواتە هەموو سەری سەعاتی هەواڵ هەبێ و کاتیک هەواڵەکان کەم کورت بکرێتەوە. پێم وایە ئێستا زەمەنی تایبەتمەندیە بەڕاستی، ینی لە هەموو دنیا برۆ ئەوواڕوە هەموو کەناڵێک ئیخساس وەرگێ لە بوارێکی خۆیان. بۆیە ئەو اختصاسی کە بەڕاستی پەیام هەرچۆن لە دامەزانیە داهێنانی کرد کە حیزبێکی ئیسلامی کەناڵێک دەست بەرێ بۆ کەناڵێکی ئاسمانی دامەزرێنێ بە دەرلەوەی گوێباتەوەی کە هەندێک کەس پێی وابێ فڵانە شت نابێ بەکاربێنرێ. ئەو جورئەتە گەورەی کرد بۆ جورئەتی کە کردی ئەوە بوو ئەو کاری کرد کە تایبەتمەندیە بە کەناڵەکە بۆ هەواڵ و سیاست کە پێم وایە ئەبێ بەردەوام بێ لەسەر ئەو کاری و دەستخۆشی لە ستاف و بەڕێوبەر و هەموو ئەندامان و هەموو ئەو کەسانی پشتی کامرە و سەر کامێراکە. منەوە پێشنیارەشم هەر لە قسەکانمدا کرد ئەوەیە کە دەکرێت کەناڵی پەیام کە مادام مەجای فراوانبوونی زیاتری لە ڕووی فکریەوە هەیە، لە ڕووی بەرنامەکانەوە هەیە، دەکرێت بابەتەکان زیاتر لە ڕوانگەی فکریەوە گرنگی پێ بدات، چونکەوەی ئێستا کە هەیە زیاتر ئەوانەی کە لە مەیدانی سیاسی و عسکەری ژادە دۆڕێن لە فکردا دۆڕاون بەڕاستی. بۆیە دەکرێت ئێمە زیاتر گرنگی بەو بابەتە بدین و پێشنیارم بوان ئەوەیە کە زۆر تەرکیز لەسەر لایانی فکری جا فکری سیاسی بێ، فکری اقتصادی بێ، فکری کۆمەڵایەتی بێت، چونکە هەموو ئەوانە ئەساسێکی فکریان هەیە، ناتوانین بڵین بەدەرن لە حتا لە ئایدۆلۆژیا، هەموو ئەوانە وابەستەی یەکترن. ئەوەش ڕنگدانەوەی هەبووە لە فکری شوعیەتدا بۆ نمونە کە بۆتە هۆی بنیادنانی دەوڵەتێکی زلهێزی وەکو رووسیا. ڕاستە لەوانەیە لە کۆمەڵێک مەبادی شوعیەتوانە لای دابێ، بۆ نمونە سین هەر پابندە بۆ فکرەوە، ئەوروپا بەگشتی پابندە بە فکری ڕئسمالیەوە بە نەزعی فەردیەوە، نەزعی تاکەوە، ینی هەموو ئەوانە بابەتی فکری و ئایدۆلۆژینە بۆ ئەتوو بێبەش بی لەوەی کە فکری سیاسی ئیسلامی خۆت تەبەنی بکەی بە شێوازێکی قوڵ، بە شێوازێکی فراوان. بۆ داهاتوی کەناڵی ئاسمانی پەیام من پێشنیار دەکەم کە یەکەم شت
زۆر گرنگە بەردەوامی بوونیان لەسەر سیاسەتی پشتگیری جەماوەر و ڕووکردنە ستەمکاران و گەندڵکاران. بەڕاستی هەر کەناڵێک کە خۆی وابەستەی دەسەڵات کرد ئەو کەناڵە ناتوانێت ڕاستیەکان بگەێنێ، ناتوانێت حەقیقەت بگەێنێ، ناتوانێت پشتگیری لە جەماوەر بکە. بۆیە خۆشبەختانە کەناڵی ئاسمانی پەیام لە هەموو تەمەنی کارکردنیدا لەبەرەی گەل بووە، توانیوێتی لەم ڕوانگەیەوە ڕاستی و حەقیقەتەکان بۆ خەڵک ئاشکرا بکە، ئەو ڕاستی و حەقیقەتانەی کە لە پشت پەردەکانەوە دەکرێت لە کۆبن و داخراوەکانە باسی دەکرێت. بۆیە ئومێدەوارم کەناڵی ئاسمانی پەیام برە و بەکاری خۆی بدا لەم ڕوانگەیەوە و خۆشبەختانە دروشمی بەڕاستی و ڕاشکاوی لە کردارەکانیدا ڕەنجی داوەتەوە ئومێدی بەردەوامبوونی بۆ ئەخوازیت. و هەروەها ئومێد دەکەم لە داهاتوودا کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ بۆ ئەوە بدا کە ئەو شوێنانەی کە بە تایبەت مۆقیعی ئەحداثەکانن گرنگی زیاتری پێ بدرێ، لەبەرەوەی ئێمە ئەزانین لە ڕابردوودا زۆر جار ڕێگری لە ڕۆماڵی کەناڵی ئاسمانی پەیام کراوە لە زۆر شوێنەکان بەداخەوە، لەبەرەوەی کەناڵێک نەبووە کە پشتگیری دەسەڵاتی کردووە. بۆیە ئەمان بەتوانە و لێهاتووی خۆیان بە هەوڵ و کۆشی خۆیان بەردەوام هەوڵی ئەوەیان داوە کە ئەحداثەکان وەکو خۆی بگەێنن، بەڵام پێویستەکە ئەو شوێنانی کە مۆقعی ئەحداثەکانە بە تایبەتی وەکو کەرکووک و ناوچە داڕاوەکانی دەرەوەی هەرێم، ئەمانە زۆر پێویستە زیاتر گرنگیان پێ بدرێ و پێویستە ڕووماڵی ڕاستەوخۆی زیاتری لێبێ، لەبەرەوەی وەکوت مۆقعی ئەحداثەکانە جەماوەر پێویستی بەوەیە کە تامەزوڕی ئەوەیە کە هەواڵێک وەکو خۆی چۆن بووە ئاوها بنرێتە جەماوەر. وەکو هەموو شوان ئەزانین زۆر کەناڵ هەن چاواشەکاری تیا دەکەن بەباری زیادڕەویدا یان بەباری ئەوەی کە کەم باسی ئەوانە بکرێ و حەقیقەتەکان باز بکرێ، بەڵام خۆشبەختانە ئەوە خەڵک ئەو متمانەی بە پەیام هەیە. بۆیە ئومێد دەکەم پەیام لە داهاتوودا بتوانێ ڕووماڵی ڕاستەوخۆی زیاتری لەم شوێنانە هەبێ و بتوانێت برە و زیاتر بە کادیرانی حزب بدا لەوەی کە ئەتوانن بیر و بۆچوونی حزب وەکو خۆی بگەێنە جەماوەر بە شێوەیەکی دادپەروەرانە. و بەڕاستیش هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم تەمەنا ئەکەم لە ساڵانی داهاتووی تەمەنیانە زیاتر بەرەو پێش بچن، زیاتر بیری نوێ و فکری نوێ و کاری جوانتر و شایستەتر بە جەماوەر پێشکەش بکەن. لە ڕاستیدا کەناڵی ئاسمانی پەیام ڕاستە سروشتێکی هەواڵی زانیاری وەرگرتووە، بەڵام لە هەمان کاتدا دەبێت ئەوەی لەیاد بێ کە بینەرانی شاشەکەی بە تەنها بەوەندە تێر نابن و بە تایبەتیش کە زمان حاڵی کۆمەڵی سامی کۆمەڵی سامی نەیتوانیەوە کەناڵێکی تر بوارێشتر بکاتەوە بۆ لاکردنەوە بە کۆمەڵێک بواری تر لە ژیاندا و لە کۆمەلگاکەدا کە پێویستن لایەن لێ بکرێتەوە. بۆیە پێویستە لە ساڵانی داهاتووی تەمەنیدا تەمەنە پڕشنگدارەکەی ئینشاءڵڵا لە داهاتوودا پڕشنگداتر بکە بە کۆمەڵێک لاکردنەوە بە کۆمەڵێک بواری تر، لەوانە بواری منداڵان و پەروەردەی منداڵان و ئەو جۆرە بابەتە لە ڕاستیدا غیابێکی تەواوی هەیە لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و لە میدیایی کۆمەڵی ئیسلامی لە میدیاکانی کۆمەڵی ئیسلامیدا ئەوە جێگەی سەرنجە. ئومێد دەکەین لە داهاتوودا کەناڵی ئاسمانی پەیام بە شێوەیەک لە شێوەکان بتوانێت ئەو بوارە پڕ بکاتەوە. و تەورەیەکی تر کە پێویستە بەڕاستی کەناڵی ئاسمانی پەیام لە داهاتوودا ئیشی لەسەر بکات و لای لێ بکاتەوە ئەوەی کە بواری هونەری ئیسلامی یان بواری هونەری بە شێوەیەکی گشتی دیسان لە کەناڵی ئاسمانی پەیام و لە بواری ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیدا بە ئەندازەیەکی باش غیابی هەیە. بۆیە پێویستە کەناڵی ئاسمانی پەیام یاخۆت دامەزراوەی تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی بتوانێت لەو بوارە بکاتەوە. ئەو بوارەش چونکە بە تەئکید بینەرێکی باشی هەیە، بە تەئکید خەڵکانێک هەن کە لایەکی ژیانە، بۆیە پێویستە لەو لایەنی ژیانیشدا بە هەمان شێوە خزمەتی خۆی پەرە پێ بدات. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە لە ڕاستیدا کەناڵی ئاسمانی پەیام لەسەر ڕەوتێک کار دەکات پەرە بەو ڕەوتە بدات، ئەویش ڕەوتی لەبەرەی خەڵکدابوونە و هەمیشە بە دوای ئەو پرۆژەیەوە بێ کە پرۆژەیەکی گشتیە خزمەت بە کۆمەلگای
کوردەواری دەکات خزمەت بە کۆمەلگای مرۆڤایەتی دەکات بە شێوەیەکی گشتی بۆیە پێویستە لە ڕاستیدا برەو بۆ بوارە بدات و لەو ئاسا دانەبەزێت. وڵا پێشنیارم بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بۆ بەڕێوبەری و بۆ ستافەکەی ئەوەیە بەڕاستی خاڵی یەکەم پێویستە دڵسۆزانەتر کار بکەن و ئەو هەموو خەڵکەی کەوا بینەری کەناڵی ئاسمانی پەیامە خەڵک هەیە لە نیوە شەوە دوعا بۆ کەناڵی ئاسمانی پەیامەکە لە نوێژەکانیە و خەڵکێک هەیە زۆر خۆشحاڵە بە بینینی ئەم کەناڵە بە بەرنمەکانی بۆیە ئەوانیش ئەبێ بەڕاستی تەقدیری ئەو هەموو بینەرە بکەن کە بینەرێکی ئاوهاز بەرفراوان و زۆری هەیە ئەوانیش ماندوو نەبن و دڵسۆزانەتر و ئیتقانی زیاتر بکەن لە کارەکانیانە و کارمەندەکانیش بە هەمان شێوە. لە دوای دڵسۆزیەک لە دوای ئیتقان پێویستە سەبریشان هەبێ لەوەی کەوا ئەگەر کەسێک پێشنیارێکی هەبوو کەسێک ڕخنەیەکی هەبوو وەکو باسمان کرد کە ئیشی ئینسان کەماڵی نییە تەواوەتی نییە بەڵکو نەقص و کەم و کوڕی هەرە بێت چونکە ئیشی ئینسان بێکەم و کوڕی نابێ بۆیە ئەوانیش وەکو کەناڵێک بێکەم و کوڕی نابن پێویستە سینە فراوانانە جۆ لە ڕخنەکان بگرن ئەو ڕخنانی کە خەڵک لیان ئەگرێ هاوڵاتیان پێشنیاریان بۆکەن ڕخنیان لێگرن با ئەوەشیان لەبیر نەچێت کە بە هەزاران کەس دەستخۆشیان لێکە بە هەزاران کەس دوعای خێریان بۆکە بە هەزاران کەس ناتوانێت تعبیر لە خۆشیەکانی خۆیان بکەن بەرامبەر بە ئەم کەناڵە لە بەرامبەر ئەوەی ئەگەر ڕخنەیەکیان لێگیرا ئەگەر پێشنیارێکیان بۆکرا ئەبێ زۆر سینە فراوانانە گویان لێ بگیرێ بۆیە بێگومان لە قەدەر ئەوەی کەوا کەناڵی ئاسمانی پەیام لە قەدەر ئەو کەم ئیمکانیاتە لە قەدەر ئەو توانە مرۆیی کە هەیەی خزمەتێکی بەرچاوی کردو پێشنیاریشمان بەڕاستی و بە بێگومان هەیە پێشنیارمان هەیە کەوا ئەگەر بکرێ بەرنامەی تەندروستی زیاد بکرێ و ئەگەر بکرێ بەرنامەی هونەری ئیسلامی بەس هونەرێکی ڕەسەنی ئیسلامی کە تعبیر بکە لە ڕاوبیر و بۆچوونی کۆمەڵی ئیسلامی لەم کەناڵەیە جێ بکرێتەوە و چەندین بەرنامەی تریش بێگومان ئەو ستافە خۆیان ئەیزانن و پێشنیاریان بۆ کراوە بە ئومێدی ئەوەی لەگەڵ توانە و ئیمکانیەتەکانی ئەوان لەگەڵ دڵسۆزی ئەوان لەگەڵ سەبری زیاتری ئەوان بتوانن بەرنامەی زیاتر و کاری باشتر و نەوعی و جوانتر پێشکەش بە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بکەن. پێویست بکە کە زیاتر ئاکارەکان و ڕەوشتە ئیسلامیەکان لەم کەناڵی زەق بکرێنەوە جا لە هەر بارێکە بێت لە هەر چین و توێژێکە هەبێتن ئەمەش دەبێتە هۆئانی پاڵنەرێکی بە قووت کە زیاتر خەڵک بتوانێت ئەو فەراغانی کە لای دروست بوون لە دەرونیە لە ئەخلاقیە لە کۆمەڵایەتیە لە ڕووی سیاسیە لە ڕووی ئیداریە لە ڕووی کللتوریە بتوانیت ینی خۆی لەوێ بینێتەوە. بەرنامێک کەمە پێویستی ئەزانم بەحقەت لەوانەیە تۆزێ قورس بێت لەوانە پێویستی بە کەناڵێکی تایبەت بکات بەرنامەی منداڵان پێم وایە بەرنامێکی زەرورە هەچەندە ئەو کەناڵە بەرەو کەناڵی مەسەن سیاسی ئەچێت زیاتر بەڵام خۆ لە هەموو کەناڵەکە ئەبینیانی بەرنامەی منداڵ کەنەوەی دوا ڕۆژە ئەگەر لەم کەناڵە خۆی نەبینیتەوە کە ئەو ئەیوێت تێدا پەروە بکردن مناڵ فکر ئەکاتەوە لە کەناڵێکی تر کە بێوێت ئارەزۆکانی خۆی لەوێ بینێتەوە گومان کە ئێمەش لەم ڕۆوە ئەم مناڵە ئاراستەی نەکەین خۆی ئەگەڕێ بە دوای شتێکی ترە جا چ لەم کەناڵت جی بۆ بکرێتەوە لە گۆشەیە کە ئەگەر کورتیش بێت یان پێویست بکاتن کە کەناڵێکی تری بۆ دابدرێت کە بتوانێت مناڵات جگەر گۆشەکانیش لەو بارەوە خۆیان لەوێ ببیننەوە و بابەت خاڵێکی تر کە بە پێویستم کە بکرێت هەچەندە ئەمەش کراوە ناڵم نەکراوە بەڵام باقەت پێویست بووە کە زیاتر بکرێتن دەرخستنی کادیر و کەسایەتی کۆمەڵاتەکانی ناو کۆمەڵی ئیسلامی لەم کەناڵە زیاتر ناڵم نەبوو بەڵام زیاتر خۆیان بینەوە ئەمەش ئەکرێت بە بەرنامەیەک ڕێ بخرێت لەلایەن بڵێن ئەوانەیە کە بەڕێوەبەرن یان بەرنامە ڕژی ئەم بابەتن بۆ ئەوەی کەسایەتی ئیسلامیەکان ناو کۆمەڵی ئیسلامی و هەروەها کادیرانی کۆمەڵی ئیسلامی زیاتر ئاشنا بکرێن بە خەڵکو جەماوەرە ئەمەش بە زەروری ئەزانم کە کەناڵی ئاسمانی پێیام بەم ئێستا بۆ بەشێکە لە بەدەستیدایە کە زانم شتێکی کەمیشە هەم لە ڕووی کارمەندەوە هەم لە ڕووی مادیەوە وەکو پێویست زەمیان بۆ نەرخسایە بەس پێویستم کە هەوڵی بۆ بدە زیاتر ئەم بابەتە چڵ بکرێتەوە. بەردەوام بەرنامەی هەبێ وەکو بەرنامەی فکر و بەرنامەی واقعی و بەرنامەی کۆمەڵێک شتی واقعی چکە ئێمە لە واقعەکە ئەژین بەڕاستی دەبێت لە هەموو ڕوویەک و لە هەموو بەشێکەوە ئێمە بەرنامەی تایبەتمان هەبێ بۆ ئەم کاتە و بۆ ئەم سەردەمە و
واقع بن لەگەڵ واقعیش بگونجێت و بەردەوامیش بەڕاستی هیوادارم پێیام چۆن هەر لە ناو خەڵک و جەماوەر و لە بەرەی گەل و میلەت بووە بەردەوام لە بەرەی گەلدا بێت و دش بێ بە کەسانی ستەمکار و گەندەڵ و ئەوانەی دانێ بەڕاستی ماڵی خەڵک بە هەدەر ببەن و بیانەوێ ئەو خەڵکە بچەوسێنەوە بەردەوام پەیام ببێتە پەیامێ بۆ وشارکردنەوەی خەڵک و وشارکردنەوەی ئەو کەسانەی کە دانەوێتن خوا نەخواستە زوڵم و ستەم لەو خەڵکەی بکەن و بۆ ئەوەی پەیامەکەیان بەردەوام بێ جا ئەمە وەکو باسم کردەوە هەموو ئەم شتانە بوون کە بەڕاستی هەموو شتێک هەر لە پەیام ئەتوانی بیکە و ئەنجامی بدە و ئەوەش نایشارنەوە کە کەناڵی پەیامیش تاکە کەناڵ بووە کە بە ناوی کەناڵێکی ئیسلامی توانی بەڕاستی پەخشی خۆی ئەنجامدا و پەخش بکاتن و بتوانیتن بستە ناو هەموو ماڵێک و خۆشەویستیشە لە لای هەموو ماڵێک بەڕاستی هەموو کەسێک دڵی پێخۆشە بە پەیام هیوادارم هەر بەردەوام بێ پەیامە جوانەکانی هەر بە جوانی بگەێنێتن و هەر ببێتە پەیامێکی خەڵک و پەیامی هەموو جەماوەر و هەموو میلەت و هەموو هەرێمی کوردستان دووبارە پیرۆزبایان لە یەکەم دەستخۆشیان لە یەکەم هیوادارم سەرکەوتو بوون خۆی گەورە سەرکەوتیان وەڵی وەکو پێشنیار سەرەتا ئەم پێشنیارێکمەیە بۆ کارمەندە بەڕێزەکان کە ماندوو نەبن ئەوەی کە ئەوان ئەنجامی ئەدەن ئەتوانم بڵێم 160 تا 170 هەموو دڵسۆزیە دڵسۆزی پاڵیان پێوەنێ هیوادارم بەردەوام بن لەسەر ئەو دڵسۆزیە چونکە دڵسۆزی لە کاردا ئەمانگەێنێتە ئامانج هەر کاتێ دڵسۆزی لە هەر کارێکدا نەما چ ڕاگەاندن بێ چ ئیداری بێ چ سیاسی بێ حتا چ کۆمەڵایەتی بێ دڵسۆزی تێدا نەما خەلەل و کەموکوڕی ڕووی لەیەکە بەڵام هەتا دڵسۆزی هەبێ بە تەئکید بە ئەندازەیەکی باش کارەکان بەرەو پێشەوەچی ئەوە پێشنیاری یەکەم ئەوەیە بەردەوام بن لەسەر دڵسۆزیەکانیان کارمەندە بەڕێزەکانی پەیام پاشان پێم باشە پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ بەگشتی ساڵانە کۆنفرانس بگرێت و ئەو خەڵکە ئەکادیمیەی کە هەیە لە ڕاگەیاندنا ڕاوێژیان پێ بکات پرسیان پێ بکات چ ئەوانەی لە ناو حیزبن وەکو کۆمەڵی ئیسلامی و چ ئەوانەیشی کە لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامین پێویستەکە ئێمە سوود لە عەقڵ و تەجروبەی هەموو ئەو کەسانە وەربگرین کە شارەزان لەم بوارە چونکە ئەو کەسێک کە شارەزایی لە بواری ڕاگەاندنا هەیە جیاوازە لە من کە شارەزاییم لێ نییە بۆیە پێشنیاری گرتنی کۆنفرانسیان بۆ کەم ساڵانە کە بتوانن لە ڕێگەی ئەو کۆنفرانسانەوە نەخشە ڕێگایەکی کارکردن بۆ ئەو ساڵە دابنێن و پێشنیاریان بۆ کەم خۆشیان دیراسە بکەن سەیری جەماوەرکەن جەماوەر ئێستا زیاتر حەزی لەوەیە دەستنیشانی کەم و کوڕەکانیان بۆ بکرێت بە هیوای ئەوەی لە ڕێگەی ئەو کەناڵەوە چارەسەری کەم و کوڕەکانیان بۆ بکرێت بۆیە تا ئەکرێ لەگەڵ جەماوەر بن تا ئەکرێت تێکەڵی جەماوەر بن تا ئەکرێ داخوازیەکانی جەماوەر بگەن داخوازیەکانی شەقام بگەن نەدەسەڵاتداران بگەن نەکار بەدەستان بگەن ئەو کەسانەی کە ئەتوانن داخوازیەکانی جەماوەر لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن.